سەرنجتان بۆ ژیانی نابیستێکی شەقڵاوە ڕائەکێشم. لە یەک کاتدا هەم کەس و کار و خێزانەکەی هەمیش پارکێکی شارەکەی بەخێوەکات. هەرچەندە ئەمساڵ بارانێکی زۆر باریوە، بەڵام هێشتا ئیدارەی زاخۆ پێویستی بە ئاوی بارانە. سڵاتان لێبێت. عەبدوڵڵا حەسەن نابیستێکی خەڵکی شەقڵاوێ لەگەڵ کەسابەت و پەیداکردنی بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی بە خزمەتکردنی پارکێکی دڵگیری قەزاکەشی دەستی سەوز کردووە. ئەو لە بەرامبەر پارکەکە دوکانێکی هەیە چەند ساڵە خەمی جوانی و پاک و خاوێنی ئەو پارکەی لە کۆڵناوە. عەبدوڵڵا سێ کوڕ و کچێکی هەیە، نەیهێشتووە ئەوان بێناز بن وەک گوڵەکان پەروەردەیان ئەکات. بە خۆی ئەڵێت ڕۆژانە کاتێک لەو پارکە خۆی فێنک دەکاتەوە گوڵەکانی شاوەدان. ئەو بە زمانی ئاماژە بە 1964 وێت خۆم تۆوی گوڵەکانم چاندووە و کە گەورەش بوون خزمەتم کردن و وازم لێ نەهێناون. ڕۆژانە ئاویان ئەدەم کە دەبینم دەگەشێنەوە، بێگومان دڵم لەگەڵیان نەگەشێتەوە. بەشداربووانی پرۆژەی نیشتەجێبوونی قەڵای شێروانەستی لە ئیدارەی گەرمیان گرتبوونەوە و دەڵێن دەبوو لە ساڵی 2024 دوو ساڵ پێش ئێستا بچوویناینەتە ناو خانووی خۆمان. بەڵام ئەوە 2026 و هێشتا نازانین کەی تەواوە بێت. ئاسۆ ئەحمەد خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوونیە و پرۆژەیە بە 1964 بێت خانوو ئۆتۆمبیلم فرۆشتووە لە بەرەم پرۆژەیە. ئەوە تا دوو ساڵە کرێچیشم. بەڵام تا ئێستا دیار نییە کەی خانوەکەم لەو پرۆژەیە تەواوە بێت. 1964 لەو بارەیەوە قسەی لەگەڵ چۆمان ئەحمەد و تەبێژی وەبەرهێنانی ئیدارەی گەرمیان کرد. ئەویش پێی وتین خاوەن پرۆژەکە لە سەر و دەسەڵاتی ئەوان دوو ساڵ وادەی کارکردنی درێژ کردوتەوە و ئێستاش ڕۆژانە لیژنە سەردانی ئەکەن و چاوەڕێن لەو وادەی ماویەتی کارەکانی خۆی تەواو بکات. سەرەڕایی بارانە زۆرەکەی ئەم ساڵ کە لە باتیفا 1000 میلی تێپەڕاند و لە زاخۆش زیاتر لە 830 میلیمەتر بارانباری، بەڵام قەیرانی ئاوی ژێرزەوی هێشتا بە تەواوی لەو دەڤەرە چارەسەر نەبووە، چونکە وشکە ساڵیەکەی پار و زیادەڕۆیی لە دەرهێنانی ئاو لە بیرە ئیرتوازیەکانەوە زیانێکی گەورەی بە سەرچاوە ئاویەکانی ئیدارەی زاخۆ گەیاندووە و زەویەکەش هێشتا تینووی بارانە. محەممەد یاسین بەڕێوەبەری سەرچاوەی ئاوی ژێرزەوی لە ئیدارەی زاخۆ بە 1964 وێت ئێستا ئاستی ئاوی ژێرزەوی گەیشتۆتە 12 مەتر، بەڵام دەبێت 25 مەتر تێپەڕێت، واتە پێویستیان بە 25 مەتر زیاترە تاکو بگاتە و ئاستەی کە پێویستە بۆ گەیشتن بە هاوسەنگێکی تەواو. دەبێت ساڵی داهاتوش وەک ئەم ساڵ بارانی باش ببارێت. ئینجا پێشبینی ئەکات کە بگەنە ئەو ئاستەی کە ئەوان دەیخوازن. لە گەڕەکی کارێزەوشی پارێزگای سلێمانی بەهۆی دروستکردنی پرۆژەیەکی نیشتەجێبوون بە شێوەیەکی کاتی دوو کۆڵان داخراون. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکەش لە ڕێگەی 1964ەوە داوای لێبوردنی لە هاوڵاتیان کردووتی مە پرۆژەیەکی نیشتەجێبوون لەو گەڕەکە دروست ئەەکەین و لەبەر پاراستنی و سەلامەتی دانیشتوانی ئەو کۆڵانەی کاری تێدا ئەەکەین. داوامان لە شارەوانی کرد تاوەکو و کاتی تەواوبوونی کارەکان کۆڵانەکە دابخات. ئیتر دوای پشکنین و وردبینی داواکەیان قبول کراوە. سەبارەت بە کۆڵانەکەی دیکەش سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت دانیشتوانی ئەو کۆڵانە بەهۆی قەڵەباڵغی و لۆدی زۆرەوە داوایان لە سەرۆکایەتی شارەوانی کردبوو کۆڵانەکەیان بۆ دابخرێت. بۆیە ئێستا بربەستێکیان بۆ دانراوە و هەر ماڵە و کارتی خۆی پێ و ئەتوانێت ئۆتۆمبیلەکەی بباتە ناو کۆڵانەکەی خۆیەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.